زۆری دۆممان تایبەتە بە بەروبوومە هاوینەکان بە تایبەتیش میوە کە لە کوردستانە لە ناوچە جیاوازەکانی هەرێمی کوردستان بەڕاستی چەندین جوتیاری نمونەیەمان هەیە و چەندین کەڵگەی بەروبوومی میوە هەیە و هەمومان نەزانین کە میوەی هاوینە تامێکی خۆشی هەیە و تایبەتە بەڕاستی بە مۆرزە و لە هەمووشی گرنگترەوەی ئەو میوانێکی خۆین سروشتی بێت و بزانین چۆن بەڕاستی هاتۆتە بەرهەم ئەمەش وە کات کە سودێکی زیاترمان پێ بگەێنێ و تامێکی خۆشتری هەبێ هەمیشە لەناو بازارەکانە بە دوای ئەو میوانەیان گەڕن کە هی دەستی جوتیارێکی کورد بێ بۆ بەش چەندین جوتیاری نمونەیمان هەیە و لەو میوانە شووتی و کاڵک و چەندین میوەی ترمان هەیە لە ئێستاشدا جوتیارێکی نمونەیی لەگەڵمانە لە هەڵەبجەوە ئەویش بەڕێز کاک حامید ئیسماعیلە کاک حامید سڵاوی خوات لێبێوم کاتت باش سپاس بۆ ئامادەبوونت لەگەڵمان لە پامی ڕۆژەوە باسێکی بەروبوومی ئەم ساڵمان بۆ بکەین زای میوە هاوینەکان بە تایبەت لە هەڵەبجە و دەوروبەری چۆن بووە. سڵاو لە بەڕێزتان و بە خێراتنی کەناڵە بەڕێزەکانەکەم و داواکە هیوای ڕۆژێکی پڕخێر بۆ گشت بینەرانی پەیامی خۆشەویست دەبخوازم. کاک حەمیدجان ئەمساڵ بەروبوومی ئەمساڵ چۆنی بوو لە چه ئاستێکدا بوو بۆ پێی کە سوپاس بۆخوا بەرامبارینێکی باشتر هەبوو بە بەراورد بە ساڵی ڕابردووتر ئەگەر باز لە بەروبوومی ئەمساڵمان بۆ بکەین. سوپاس بۆخوا ئەتوانم بڵێم ئەمساڵ بەرهەمی ناوخۆیی لە ئاستێکی زۆر بەرزایەوە جوتیارانی خۆشەویست کێڵگە و مەزراکانیان بە شێوازێکی زۆر باش پەروەردە کردووە و توانیویانە بەرهەمێکی زۆر باش بخەنە بازارەکان هەرچەندە چەندەها گێرە و کێشمە هەیە لە بواری کشت و کاڵیدا کە بەرهەمەکان ئەو ئاسی تموحەنین کە لە ڕاستیدا کە جوتیاران دڵیان پێی خۆش بێ لە ڕاستیدا ئەم ساڵ لە بواری گەنم و جۆدا بەرهەمێکی زۆر هەبوو و لە بواری تەڕەسازدا ئەم ساڵ بەهۆی ئەم کەشوهەوای کە ئەم ساڵ دروست بوو بەڕاستی بەروبوومی ئەم ساڵیش بەرومێکی زۆر باش بوو سوپاس بۆخوا ئێستا بەرهەمی جوتیاران بەرهەمێکی باشە بەڵام تا ئێستا نەگەشتۆتە و ئاستەی کە جوتیاران بەدڵیان بێت لە ڕاستیدا. لەبەردەم تا کۆمەڵێک میوەی زۆر جوانە بینم یانی بەڕاستیشتی هاکاتەوە جامە هەمووی بەروبوومی خۆتانە گەر ئاماژەیەک بۆ میوانی ئەویا بیت. سوپاس بۆخوا ئێمە وەکو کوردستان زیاترین لە 105 بەرهەمی کێڵگەی خۆمان هەیە لە کێڵگەی کوردستاندا و ئەم بەرهەمانە هەفتە بازارێکی کشت و کاڵیمان هەیە ئەم هەفتە بازارە کە هەموو هەفتەیەک کراوەتەوە بە ڕووی هاوڵاتیانی خۆشەویستدا و بە تایبەت ڕۆژانی پێنجشەمە و هەینی هاوڵاتیانی خۆشەویست سەر تاسەری هەرێمی کوردستانەوە سەردانی ئەم کێڵگە دەکەن و بەدەستی خۆیان ئەم بەرهەمانە لێ دەکەنەوە کە لە کێڵگەکانی ئێمە بوونی هەیە و ئێمە زیاتر لە 3 ساڵ ئەم هەفتە بازارە کراوەتەوە بە ڕووی هاوڵاتیانی خۆشەویستدا وەک دەبینن ئەمە چەند جۆرێک لەو بەروبوومانەیە کە ئێستا لە بەردەستماندایە کە زیاتر لە 105 بەرهەمی کشت و کاڵیە لە کێڵگەی کوردستان بوونی هەیە. کاک حامید سەبارەت بە کاڵک و شووتی ئەمساڵ چی چۆنی بوو بەرهەمی کاڵک و شووتی بۆچی هەر بەردەوام لە دەرەوە بۆمان دێت بۆچی ئەوەی کە لە ناوخۆیان هەیە ئەو هەموو شوێنە کشت و کاڵێمان هەیە ناوخۆ پڕ ناکاتەوە کارەکەی بۆچی گەڕێتەوە؟ لە ڕاستیدا ئەو کێشەیە هەموو ساڵێک دووبارە ئەبێتەوە و من دڵنیام ئێمە بۆ نمونە ئێمە باسی خۆمانەکەین ئێمە پارساڵ ڕوبەرێکی زیاتر و پێرار ڕوبەری زیاتر لە پارمان چاند بوو بەڵام ئەم ساڵ ڕوبەرەکانمان کەم کردوتەوە دڵنیام چەندەها جوتیاری نمونەوی چەندەها جوتیاری دەزڕەنجین ئەوانەی کە من لە نزیکەوە شارەزایانم ساڵ بە ساڵ ئەو بەرهەمانی کە ناشتویانە ساڵ بە ساڵ بەرهەمەکانیان کەمتر ئەکەنەوە لەبەر ئەوەی بەرهەمێکی زۆر هەیە کە یەخیتە بازارەکان سعرێکی زۆر کەمەکە بۆ نمونە ئێمە پارساڵ سعری شووتیمان فرۆشتۆ بە 30 دینار بۆ سعری خیارمان لە 70 دینارا بووە پارساڵ معدەری پارساڵمان بەڵام ئەم ساڵ خۆشبەختانە ئەم ساڵ سعری شووتی نرخی شووتی بەرزتر بوو هەرچەندە لەم ئەخیرەدا بازارەکان کرایە حدودەکان کرایەوە بە ڕووی ئەو بەرهەمە دەرێکیانە کە یەتە ناو هەرێمی کوردستان لە ڕاستیدا زەربەیەکی زۆر بەرجوتیاران دەکەوێت و پێویستە ڕۆژنامەی کشت و کاڵی کاری پێ بکرێت وە هەماهەنگیەکی تەواو هەبێت لە بینی وەزارەتی کشت و کاڵی هەرێمی کوردستان و وەزارەتی کشت و کاڵی عێراقدا هەتا جوتیارانی خۆشەویست هەموو ساڵی ئەم زەرەرەی کە
ئەیکەن دووبارە نەبێتەوە چونکە جوتیار ناتوانێت هەموو ساڵێک ئەو زەرە و زیانەی کە ئەیکا هەموو ساڵێک دووبارە بێتەوە ئەمە بۆ 3 ساڵی ڕەبق ڕوا کە ئەو بەروبوانە لەسەر یەک بۆ بە هۆی کێشەیەکی گەورەوە بۆتە هۆی زەرە و زیانێکی زۆر بۆ جوتیاران. کاتەکە حەمید بێتگە لەو کێشەی کە باست کرد ساختکردنەوەی بەرهەمەکانی ناوخۆیە چ گرفتێکی تر هەیە بۆ جوتیارانی وەکو ئێوە تا بتوانن بەڕاستی بڵم ببێتە هۆکارێک کە نەتوانن بەروبوومی زیاترتان هەبێ ئەو میوە سروشتیە باشانی کە بەڕاستی لە ناوخۆ هەیە ساغ نەکرێتەوە. سەرێکی ئەوەیە هەماهەنگیەک لە بینی وەزارەتی کشتتوکاڵی هەرێمی کوردستان و وەزارەتی کشتتوکاڵی عێراقدانە کە بەڕاستی ئەوە کێشەیەکی زۆر گەورەی هەرچەندە هەوڵی زۆر جدی درراوە لەو بوارەدا کە ئیشی لەسەر بکرێ بەڵام جانبی سیاسەکەی کارێکی کردووە کە ئەو کێشانە وای لێبێت بگاتە بنبەست و زۆر جار حدودەکان بەڕووی بەرهەمەکانی جوتیارانی کوردستاندا دابخرێت و بەرهەمەکان بە شێوازێکی زۆر باش نەگاتە باشووری عێراق. و هۆکاری دووەمیش لە ڕاستیدا من ئەوەی کە لە بەرهەمی ناوخۆیە کار دەکەین و ئیش لەسەر بەرهەمی ناوخۆی دەکەین لە ڕاستی من داواکارم لە هاوڵاتیانی خۆشەویستی هەرێمی کوردستان کە بگەڕێنەوە بۆ بەرهەمی ناوخۆ تا ئێستا هاوڵاتیانی خۆشەویستی خۆشمان لە ڕاستی نەگەشتونەتە ئاستی ئەو سەقافی کە بەرهەمی ناوخۆ سەر بخەن بەڵێ خەڵکانێکی زۆر هەیە بەرهەمی ناوخۆ سەر ئەخەن بەڵام خەڵکێکی زۆر هەیە ئەگەر نرخی بەرهەمە دەرەکیەکە بە شتێکی کەمیش لە بەرهەمە ناوخۆیەکە نزمتر بێت ئەڕوا بۆ بەرهەمە دەرەکیەکە ئەخوا لە ڕاستیدا من لێرەوە بە هاوڵاتیانی خۆشەویست دەڵێم هەر بەرهەمێکی هەر خراپترین بەرهەمی ناوخۆیی ئەم هەرێمی کوردستانی خۆمان کە ئێستا بەرهەمێت بۆ دەستی جوتیارانی خۆشەویست لە باشترین و بەرزترین کوالەتی ئەو بەرهەمە دەرەکیانەی کە ئێتە ئەم وڵاتە زۆر باشترە و ئێمە تا نەگەڕێنەوە بۆ بەرهەمی ناوخۆ بەڕاستی ناتوانین بربەسێ دروستکەین لە بەرامبەر ئەو خەسەخانانی کە ئێستا تەنیوە لە خۆشەویستانی ئێمە لە دڵسۆزانی ئەم وڵاتە کە خەسەخانەکانی نانەکەلی و هیوا ئێستا پڕ بووە لە چەندەها نەخۆش کە هەمومان مبتەلاین پێوەی من قسە و گفتوگۆم بۆ هاوڵاتیانی خۆشەویست ئەوەیە کە بگەڕێنەوە بۆ بەرهەمی ناوخۆ بتوانن سفرەوخوانەکانیان بە بەرهەمی ناوخۆ بڕازێنەوە بۆ نمونە ئێمە لەم کێڵگەکە کێڵگەیەکی هەم گەشتیاریە و هەم کێڵگەیەکی کشتتوکاڵیە ئەو کەسانی کە سەردانی ئەم کێڵگەیان کردووە تا ئێستا سوپاس بۆ خۆ ئەگەڕێنەوە چونکە هەم تام و لەزەت و هەم ئەزانن ئەو بەها خۆراکی کە لەم بەرهەمانەی ئێمە هەیە ئەگەڕێنەوە بۆ بەرهەمەکان لەبەر ئەوەی دڵنیان لە چ جوتیارێکیان کڕیوە ئەگەر لە بازار یەکێک بڕوا شتێک بکرێ بەڕاستی فەرقی زۆر لەگەڵ ئەوەی تۆ لە کێڵگەکەم و باشیر ڕۆی ئەو شتە بکڕی لە کێڵگەکە شتەکەت کڕی ئەزانی کە ئەو بەرهەمێکی ناوخۆیە 100% ئەگەر بکرێت بەدەستی خۆت بەرهەمەکە لێ بکەیت ئەو کاتە دڵنیایەکی زیاتر بۆ دروست دەبێت کە ئەم بەرهەمە نەگەشتۆتە ئەو ئاستی کە ئەم هەموو ژەهر و دەرمانە کوشندانەی کە ئەدرێ بەو بەرهەمانە نایەتە ناو میلەتەکەمان. باشە کاک حامید کە چینە بازار یا دوکانێکی میوە کاتێککە بۆ نمونە قەیسێکی کوردی ئەگەر نرخەکەی بە 2000 بێتەوە قەیسێکی دەرەوە بە 1000 یاخود 1250 لەو نرخانەیە ئەو تام و چێژە خۆشی کە لە قەیسی کوردی بۆ نمونە لە میوەی کوردیا هەیە بۆچی لەوەی دەرەوەیانەوە کار چییە کۆمەڵی وشیاری کۆمەڵێک زانیاریمان بێتێ لەو بارەوە بۆی کە خەڵکی زیاتر گرنگی بە بەرهەمە خۆماڵیەکان بە میوە خۆماڵیەکان بدات. لە ڕاستیدا ئەوە یعنی بەڕاستی پێویستی بەوەیە گفتوگۆی زۆری لەسەر بکرێ تۆ بەرهەمێک کە خۆی مەبەست ئەوە نییە کە جوانی بەرهەمەکە بێ بەمبەستەوەی بەها خۆراکیەکەی و پێنەدانی ئەو بڕەکیمیاوی کە ئەدرێ بەو بەرهەمانە بۆ نمونە ئێمە ئێستا لە کێڵگەی خۆمان گەشتونێتە ئاستێکی ئەوەی کە نیوەی بیتە پلاسیکەکانمان کردو بە بەرهەمی ئۆرگانیک کە بتوانین کەمترین سەمادی کیمیاوی و کەمترین قڕکەر بدرێ بە ئەو بەروبوومانە ئەو واکا کە بەرهەمەکان بەرە ئۆرگانیک بڕواوە بەرهەمێکی ساخ و تەندروست بدرێت بە هاوڵاتیان و من ئەوەی کە ئێمە کارمان لەسەر کردووە دایم کۆنداکتێکی باشمان هەیە لەگەڵ کوالیتی کۆنتترۆڵە و بتوانین بەرهەمێکی ساخ و تەندروست بدەین بە هاوڵاتیانی خۆمان و داواکارم لە هاوڵاتیانی خۆشەویست نەگەڕێن بۆ جوانی بەرهەم بگەڕێن بۆ ئەوەی ئایا ئەو بەرهەمە چییە ئەگەر قەیسێکی کوردیان بینی دڵنیایان ئەەکەم قەیسیەک یان سێوێکی کوردی یان خەیارێکی کوردیان هەر شتێک کە لە بازارەکانی خۆمان بەستەنهایی ئەوە بێ هیچ جوتیارانی کورد بێت
دڵنیایانەکەم با لە شکڵ و شێوەشا لەو ناشرینتر بێ یا لە وەکو ئەو جوان نەبێت ئەوە بخۆن زۆر باشترە لەوەی کە لە دەرەوەیە چونکە ئەوە هەمووی بە تربیەی سەمادی کیمیاوی و چەندەها هۆرمۆناتی دێدراوە بەڕاستی ئەوە کێشەی گەورە بۆ تەندروستی مرۆڤ دروست دەکات. کاک حەمید ڕێگایەکەیە کە هاوڵاتی جێی بکاتەوە کە ئەمە خۆماڵیە ئەمە ئەوەی هی دەرەوەیە هیچ شتێکەیە کە جێی بکاتەوە؟ وڵایی بەڕاستی ئەوە ئیشی کوالیتی کۆنتترۆلە کە ئەو ئیشە بکە لە زۆر بەرهەمیشا بەڕاستی من گلەیان لێ ناکەم لە زۆر بەرهەمدا ئێمە وەکو کوردستان نەگەشتوینەتە ئاستی خۆبژێوی یان نەگەشتوێنێتە ئاستی ئەوەی کە ئەو بەرهەمە نەیەتە ئەم وڵاتە بۆ نمونە باسی قەیسیت کرد باوەڕ ناکەم قەیسی گەشتێتەوە ئاستی کە لە دەرەوەی وڵات نەیەتە ئەم وڵاتە بەڵام بەدڵنیاییەوە وەکو لە بیدایەتەوە من وتم هەر بەرهەمێکی جوتیاری کوردی خۆمان کە بەرهەمی ئێنێ لە وڵاتی خۆماندا ئەگەر شێوەکەی ناشرین دێ ئەگەر سیعرەکەیشی بەرزتر بێت هاوڵاتیان وابە پەسەندیەزانم کە بگەڕێنەوە بۆ ئەو بەرهەمە ناوخۆیە لەبەر ئەوەی کە لە دەرەوەی وڵاتەوەیەت یعنی بەڕاستی هی ئەوە نییە کە احتیماتی بکرێتە سەر. کاک حامید باست لەوە کرد ئەو شوێنێکەوەی لێم بێژگر لەوەی کە بەرهەمی خۆباڵی و بەرەبوومی میوەی لەیە شوێنێکی گەشتیاریشە حەزەکەم باز لەوە بکەیت تا چەندێک گرنگە لەو شوێنە گەشتیارانەیە زیاتر گرنگی بە بەرهەمی ناوخۆ بدرێ و ڕای گەشتیاران چیە لەسەر ئەم بەرەبوومانە کاتێک دێنە ئەو ناوچاوانە و ئەو میوانە دەخۆن. ئێمە خۆشبەختانە 3 ساڵە ئەم پرۆژەمان وەکو یەکەمین هەفتە بازاری کشت و کاڵی لەسەر ئاستی عێراقی ئەعلانمان کردو 3 ساڵە لەم بوارەدا کار دەکەین و ئێستا خۆشبەختانە حکوومەتی هەرێم ئەعلانی ئەوەی کردو کە پرۆژەی گەشت و کاڵ کە پرۆژەیە کە هەردوو سێکتەری کشت و کاڵ و گەشتیاری پێکەوە گرێدەدا بە خۆشبەختانە ئێمە وەکو چەلگەی کوردستان یەکەمین سەرمەشقی ئەو بوارە بووین کە توانیمانە لە بواری کشت و کاڵ و گەشتیاریدا هەردوو سێکتەرەکە پێکەوە بەسین و سوپاس بۆخوا ئێستا ئێمە الحەمدولیلا زیاتر لە 1500 بۆ 2000 کەس سەردانکەرمانە لە هەفتەیەکدا و ئەو گەشتیارە خۆشەویستانەی کێن سەردانی کێڵگەکە دەکەن بەدەستی خۆیان بەرهەمەکان لێ دەکەنەوە و ئێمە جانبێکی کولتوری سەقافیمان دروست کردووە بۆ کێڵگەکەمان بۆ نمونە چەندەها باخچەی ساوایان مەکتەبەکان لە بگرێ هەموو ئاستی مەکتەبەکان تا ئاگاتە زانکۆ پەیمانگا و زانکۆکان زۆربەی زۆریانیانە کێڵگەی کوردستان و بەدەستی خۆیان ئەو بەرهەمانە سێر ئەکەن کە چۆنە و من دڵخۆشم بەوەی کە چەندەها مناڵی چاوگەشت دێت لە کێڵگەی ئێمە سێری شلیکێکەکە یا تووفرەنگیەکەکە یان هەر بەرهەمێکی کە لە کێڵگەکەدا هەیە بەدەستی خۆی لێ ئەکاتەوە تاموچێژێکی ئەبینێت و ئەزانێت ئەم بەرهەمە لە کوردستانە بەرهەماتووە بۆ ئەوەی خۆشەویستێکی وڵات و خۆشەویستێکی بواری کشت و کاڵ بچێتە دڵیەوە وەک معلومی هەموو لایە کە بەڕاستی بڕبڕی پشتی هەموو میلەتێک کشت و کاڵە لە هەموو جیهاندا بەڵام بەداخەوە لە کوردستانی ئێمەدا تا ئێستا نەگەشتوینەتە ئەو ئاستەی کە کشت و کاڵ وەکو چۆن مەعاملەی لەگەڵا دەکرێت وەکو بواری نەوتیان هەر سەرچاوێکی کەی ژێوی یعنی کشت و کاڵ نەگەشتێتە ئەو ئاستەی کە کاری جدی لەسەر بکرێەوە قسادی ئەم وڵاتی پێبەرز بکرێتەوە من داواکارم کشت و کاڵی ئێمە کشت و کاڵی کوردستان هیچی کەمتر نیە لە وڵاتانی کە لە دەرەوە هەن داواکارم ئیحتیمامی زیاتری پێ بدرێت هەرچەندە ئەگەر ئیحتیمان لە ڕێگەی حکوومەتەوە نەدرێ بەم بەرهەمانە خۆ ئێمەی هاوڵاتی ئەتوانین خۆمان بزانین جیای بکەینەوە بەرهەمێکی ناوخۆیی کامەیە و بەرهەمێکی دەرەکی کامەیە با تۆزە گرانتر بێت چکە بەڕاستی بەهای ئێستا بەهای لیرەی تورکی و بەهای لیرەی تورکی و بەهای تمەنی ئێرانیان دراوە دەرەکیەکان وای کردووە ئەو بەرهەمە بە نرخێکی کەمتر بگاتە بازارەکانی هەرێمی کوردستان بەڵام دەستی کار و ئەو تێچۆزیاوەی کە بۆ جوتیاری کورد دروست ئەبێ ڕۆژانە بەڕاستی زۆرترە لەوەی کە لە دەرەوەیەتە ئەم وڵاتە بەڵام ئەبێ هاوڵاتی خۆمان هەست بەوە بکا کە ئەم جوتیارش کە شەو ڕۆژی خستۆتە سەریەک و بژێوی ماڵ و منداڵی لەسەر ئەو بەروبوومەیە بۆ لەبەر خاتی جوتیارەکەنا لەبەر بژێوی لەبەر سەحەتی خۆی لەبەر تەندروستی ماڵ و مناڵی بتوانێت بەروبوومی ناوخۆ بخوات. زۆر باشە کاک حەمید ئەمساڵ بەگشتی بەروبوومەکان چۆن بوو لە چه ئاستێکدا بوو بە بەراورد بە ساڵانی ڕابردووتر ئەو بوونی بارانی کە بەهار و ئەو کاتانە باری کاریگەری هەبوو لەسەر بەروبوومی ئەمساڵ؟ بەروبوومی کوردستان ئەتوانم بڵێم لە ئاستێکی زۆر بەرزدایە و لە ئاستێکدایە ئەگەر کاری جدی لەسەر بکرێەوە بنێرێتە دەرەوەی وڵات دەڕاستیدا نەک کوردستان چەندەها وڵاتی کە بە کوردستان و بە دەشتی شارە زور و بەم دەشتە خۆشەویستانە
تەغزەی کاملی ئەکرێت لە ڕاستیدا ئێمە وەکو لە بیدایەت وتم جوتیاری کورد ناوێرێت زیاترین بەرهەم خاتە بازاڕەکان لە بەرەوەی توێچوویەکی زۆری ئەبێ کاتێک ئەزانی بەرهەمێک بە پارەیەکی زۆر بەرهەم ئەهێنرێت وەیخیتە بازاڕەکان پارێکی کەمە بووەکە ساڵی داهاتوو ناتوانانی مەسەن تۆ توانیتە ساڵی پێش 100 دۆنم بکەی ئەم ساڵ ئەبێ 50 دۆنم بکەی کە زانیت بەرهەمەکە نافرۆشە ساڵی کە بە 25 دۆنم بکەی بەڵام ئەگەر دامێکی بە قەوت هەبێ لەسەر ئەم بەروبوومانە وەک ئەیبینین ئێمە بەشێکین لە کوردستان تەنها لە کێڵگەی کوردستانە 105 بەرهەمی کوشتتوکاڵی هەیە ئایا لە هەم کوردستانە چەند بەرهەمی کە هەیە لە ڕاستیدا کوردستان خاک و ئاوی کوردستان لەبارە بۆ هەر بەرهەمێک کە تۆ بیناژی بەڵام ئەوەی ماوە بەڕاستی بخرێتە سەر سکەوە بتوانرە ئیشی لەسەر بکرێ و ئەم بەرهەمانە چۆن اقتصادیان کاری لەسەر بکرێ و هەناردەی دەرەوە بکرێت. زۆر باشە ئێوە ئەم ساڵ چەندێکتان لێ بردوۆتە دەرەوە ئایا توانیتانە بەرهەمەکانتان ساخکەنەوە بێزگەر لەو ناوچانی خۆتان بینێرمە ناوچەکانی تر؟ بەڵێ ئەمە دوو خەتی ئینتاجیمانەیە خەتێکمانەیە بۆ تەنها بۆ ناو کێڵگەی کوردستانە ئەو بەرهەمانەیە کە من وەدەگمەنن لە بازاڕەکانی هەرێمی کوردستانە ئەوە فەرعی ڕئیسیمان لە ناو کێڵگەی کوردستانە و بەتەمای چەند فەرعی بکەینەوە لە شارەکانی تر و فەرعێکی کەمان هەیە ئەوە بەرهەمەکانی کەیە بۆ علوەی سلێمانی و علوەی هەڵەبجە ئەڕوات ئەوەش لە علوەی سلێمانیەوە بەرەو شارەکانی باشووری عێراق دەڕوا. زۆر باشە کاک حامید گرنگە ئەوەی کە گرنگە بۆی هاوڵاتیان وشیار بن تا چەند گرنگە هاوڵاتیان خۆشیان زیاتر گرنگی بدەن بە بەرهەمە خۆماڵیەکان وەک ئاماژەم پێکلەوانەیە کەمێک زۆر کەمێک نرخەکە گۆڕانکاری بەسەرێ بەڵام هەتاوەکو بەرهەمی خۆمان هەبێت بەرهەمی خۆماڵیمان هەبێت بۆ پەنابەری نەبەر بەرهەمێکی دیکە دەرەوەکە کۆمەڵێک زۆری زیانی بۆ تەندروستیمان هەبێت. لە ڕاستیدا من خۆشببختانە ئێستا ئەو سەردانکەرە خۆشەویستانی کە سەردانی کێڵگەکەی ئێمەکەن خۆشببختانە خەڵکێکی زۆر گەشتوتە ئاستەی کە دوای ئەوەی ئەمە بۆ ساڵی سیهەمە ئێمە لەم کێڵگەدا کار دەکەین دووبارە و چەندبارە ئەگەڕێتەوە بۆ کێڵگەکە کە دوای ئەوەی کە بەروبمەکەی ئێمە باتەوە ماڵی خۆی هەم لە تاما هەم لە شێوەی بەرهەمەکانە کە ئیباتەوە ماڵەوە چەند جاری کە ئەگەڕێتەوە و ئەگەر نرخەکانیشمان هەرچەندە ئێمە ئێستا نرخەکانمان لەگەڵ نرخی علوەکاندایە بەڵام ئەگەر نرخەکانیشمان شتێک بەرزتر بێ ئەوان گوێی نادەنێ لە زۆر تەعەن نسبەتێک لە هاوڵاتیان بەڵام من داواکارم ئەگەر ئەو وەعیە دروست بێ لای خەڵکانی خۆشەویست من باسی کێڵگەکەی خۆم ناکەم کێڵگەی کوردستان لە نزیکترین کێڵگەی ماڵەکەی خۆی یان شارەکەی خۆی بڕواتە ئەو کێڵگانەوە بتوانێت ئەو بەروبمانە بکرێت کە لە کێڵگەکاندایە زۆر باشتر لە بەروبوومی ئەوانەی کە لە بازارەکە هەن چونکە لەبەر ئەوەی ئەو بەرهەمە سوور ئەزانی چییە و لە کێ بەرهەمیە ناوە و چۆن بەرهەم هاتووە لە ڕاستیدا جانبی بواری کشتتوکاڵ پەیوەستە بە سەلامەتی تەندروستی ئینسانەوە کە بەڕاستی ئەوە زۆر گرنگە کاری زۆر جدی لەسەر بکرێت و کوالیتی کۆنتترۆل ئیشی زۆرتر و جدیتر لەسەر ئەو بوارانە بکە لەبەر ئەوەی لە ڕاستیدا تۆ جاری وایە کیلۆیە تەماتە ئەگەر 250 دینار زیاوی پێبەی کاتێک ئەزانی خۆت لە هندستانە بینیتەوە بە 15 دفتەر 20 دفتەر نەجاتێ نابێت دەرزیەکەی لێن ئەمە لا ڕاستیدا تۆ ئەگەر خۆت بتانی بەرنمەیەکی باش بۆ ئەو خواردنە تەندروستانە دانەی کە لە ڕۆژانە سەرفیەکەی لەگەڵ ماڵ و مناڵتا زۆر لەوە باشترە بۆ خوانەخواسە بۆ ئەخیر کارێکە دێ دروست بێت کە تووشی کێشەی گەورەی تەندروستی بیت. کاک حامید سپاس بۆ ئەو کاتی بێمت بەخشی گەر لە کۆتایی شتێک ما بێت بتێ ئاماژەی پێبێ یا خۆت داواکاریەکەت هەبێت. سپاس بۆ بەڕێستان سپاس بۆ گشت لایەک من داواکارم هەموو لایەک بگەڕێنەوە بۆ بەرهەمی ناوخۆ و ئێمە ئەم بیرۆکی کە دەستمان پێکرد زیاتر لە 3 ساڵە ڕاستیدا بیرۆکەیەکی زۆر قورس بوو زۆر تاڵ بوو زۆر ئەستەم بوو داگەشتین ئەم ئاستەی کە ئەم هاوڵاتی خۆشەویستانە ئێستا سەردانی کێڵگەی کوردستانەکەن من لێرە داواکەم لە هەموو گشت جوتیارانی خۆشەویست لەسەر تاسەری هەرێمی کوردستان ئەم بیرۆکی کە ئێمە دەستمان پێکرد ئەوانیش ئەتوانن لە کێڵگەکانی خۆیانەوە دەست پێ بکەن و بتوانن باشترین بەرهەم پێشکەش بە ئەم هاوڵاتی خۆشەویستانی خۆمان بکەن چونکە لە ڕاستیدا هاوڵاتیانی خۆشەویستی هەرێمی کوردستان لە ئاستێکی بواری ئابووری زۆر ناڕەحەت و دژواردان پێویستە بە هەمومانەوە هاوکاری یەک بین بتوانین ئەم وڵاتە بە هەمومانەوە بگەینە ئاستێکی ئەوەی کە هەموو لا دڵی پێی خۆش بێت. زۆر سپاس بۆ بەڕێز کاک حامید ئیسماعیل جوتیاری نمونەی لە شاری هەڵەبجە لەگەڵمانە و سپاس کە ئەم دەرفەتە دەبێن بەخشی.